پرسی سەرۆکایەتی هەرێم بابەتێک کە زۆرترین گفتوگۆی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت پێنج لایەنە سەرەکیەکەی هەرێمی لەسەر کراوە، بەڵام تا ئێستا نازانرێت گفتوگۆکان پرسەکە یەکلایی دەکاتەوە یان پرسەکە بەکوێ دەگات. بە مەبەستی یەکلاییکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم بۆ جاری شەشەم پێنج لایەنەکە کۆبوونەوە و کۆبوونەوەکەش لە شاری هەولێر بەڕێوە چوو، ئەگەرچی بۆ ماوەی 5 کاتژمێر پێنج لایەنەکە لە کۆبوونەوەدا بوون، بەڵام بەپێی زانیاریەکانی هێنارتی کۆبوونەوەکە بەبێ هیچ ڕێککەوتنێک کۆتایی هاتوو، ئەم جارەش نەگەیشتن بە ڕێککەوتن. ئیستا کۆمەڵێک بژاردەی تر هاتە پێشەوە، هەتا مەسەلەی پەرلەمانیش مناقشەیەوە کرا، عەجەبە هەڵبژاردن لە پەرلەمان بێ، پەرلەمانی ئیستای ئایندە ئەوە یەک. دوو، لە نێو پەرلەمان بە 50 بێ یا دوو لەسەر سێ بێ، ئەم مناقشات هیچ کرا. ئەمجا ئەم مناقشات تەبیعی وەختی هەیە، دیارە ئەچنەوە جارێتتر لەگەڵ حزبەکانی خۆیان باسیەکەن و ڕۆژی یەکشەمە ئینشەڵڵا دێنەوە. فەرموو. بەپێی زانیاریەکان لە سەرەتای کۆبنەوەکەدا تاوتوێی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کرا سەبارەت بەوەی کە سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێت یان تەنها فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە بێت، بەڵام لەسەر ئەو بڕگەیە نەگەیشتنە ڕێکەوتن. لە بەشێکی تری کۆبنەوەکەدا پێنج لایەنەکە تاوتوێی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کراو، سێ بژاردە خراوەتە ڕوو بۆ ئەوەی لایەنەکان دوای پرس و ڕاوێژکردن لەگەڵ سەرکردایەتی حیزبەکانیاندا لە کۆبنەوەی داهاتوودا بڕیاری لەسەر بدەن. یەک، میکانزمی هەڵبژاردننی سەرۆکی ئایندە لە ڕێگەی ڕێفرەندەم بکرێت. دوو، هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە داهاتوو ئایندە لە پەرلەمانەوە بێ، پەرلەمانی داهاتوو. سێ، هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ڕێگەی پەرلەمانی ئیستەوە بێ، ئەو پەرلەمانی کە ئێستا هەیە. ئەگەر نەگەیشتنە ئەتیفاقێک، بژاردەیەکی تریش هەیە لە ڕێگەمان، ئەویش بژاردەی هەڵبژاردننی پێشوەخت. بەپێی زانیاریەکانی هێنارتی کە لە چەند سەرچاوەیەک لەناو کۆبنەوەکەدا دەستی کەوتون، لە هەر یەکە لە گۆڕان و یەکێتی و کۆمەڵی ئیسلامی بەنیازی ئەوەن بەشداریکردنیان لە کۆبنەوەکاندا هەڵپەسێرن و لە ڕووکردنەوەیەکدا بۆ هاوڵاتیان هۆکاری بەشداری نەکردنیان بخەنە ڕوو. بە خەڵکی سارەکە بگەینە بڕیار، و ڕاستە بڕیارێکە زەحمەتە و ئاسان نییە، بەڵام پێویستە بەرەو بڕیار بڕۆین، بڕیاری نهایی مەقسەدم، یعنی ئەم کۆبنەوەانە تەواو بێ. و هیوادارم ڕۆژی یەکشەمەی داهاتوو ئەو حزبانە بە ڕوئیایەکی وازەح بێنەوە و بتوانین بڕیار بدەین. کۆبنەوەی داهاتووی لایەنە سیاسیەکان لە ڕۆژی یەکشەمەی داهاتوودا ئەنجام دەدرێت بۆ بڕیاردانی لایەنە سیاسیەکانیش لەسەر میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ماوەیەکی درێژ دیاری کراوە و بڕیاریش دراوە هەڵمەتی ڕاگەاندنی دەستگاکانی ڕاگەاندنی لایەنە سیاسیەکان ڕابگیرێت. ڕێبوارکاکەی هێنارتی، هەولێر.